الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، بۆ تەواوکردنی وتاری ڕابردوو لە زنجیرە باسی ئاگادار بەدا باسی وەفاداری دەکەین. وتمان وەفاداری بەرامبەر بە خوای خالقمان الله سبحانه وتعالى، بەرامبەر بە پێغەمبەری پێشەوامان صلی الله عليه وسلم ڕوحمان بە قوربانی خۆی و ڕێبازەکەی بێ. وەفاداری خۆشەویستان ئەو وشەی کە گوێیەکان تامەزرۆی بیستنین، ئەو کۆمەڵگایکەوە کەسەکانی وەفادار بن بەرامبەر یەکتر بەڕاستی کۆمەڵگایەکی تەندروستە. هەر خێزانێک ئەندامانی ئەو خێزانە وەفادار بن بەرامبەر بە یەکتر، ڕۆڵەکان وەفادار بن بەرامبەر بە دایک و باوکیان، خوشک و براکان وەفادار بن بەرامبەر بە یەکتر، چ ماڵێکی خۆشە، چ کۆمەڵگایەکی جوانیش لەو ماڵانەوە دەست پێ دەکا و تەنانەت تەواوی وڵاتەکە جوان دەبێ. چەند جوارە دوو وڵات بەرامبەر یەکتر وەفادار بن کاتێکە لە لێقەومانە ئەم کۆمەکی ئەوی کردووە، ئەمش لە کاتی لێقەومانە لە یادی نەکاو بە کۆمەکی ئەو بچێتەوە. بۆیە گەشتینە سەر وەفاداری بەرامبەر بەو کەسانەی کەوا لەگەڵیان نادەژی، ئەو کەسانەی کەوا لەسەر ڕێبازی ئیسلام پەروەردەبوون، وەفادارم بەرامبەر بە خوای پەروەردگار، وەفادارم بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، دڵنیا بن وەفاداریش دەبن بەرامبەر بە کۆمەڵگاکەیان، وەفادار دەبن بەرامبەر بە تاک تاکی هاونیشتیمانانیان. کۆمەڵگا کاتێک کە باسی وەفاداری دەکەین و ئازاین کەسێک کە ڕۆژگارێک لەگەڵ تابوو پشتیوانی لێکردی تۆش وەفادار بیت لە ڕۆژگاری تنگانەدا لەگەڵ یابیەوە. بەڵام وەفاداریەک کە زۆر گرنگە ئەویش ئەوەیە کاربەدەستانی وڵات وەفادار بن بەرامبەر بەو میلەتەی کە لەسەر دەنگی ئەوان، لەسەر نانی ئەوان، لەسەر بوونی ئەوان گەیشتونە ئەم پلەپایە. خۆزگە ئەوانەی کەوا خۆیان بە بەرپرس دەزانن لە وڵاتدا، ئەوانەی کەوا دوێنێ بەخۆیان دەگوت شۆڕژ جێر، ئەمڕۆ شۆڕشەکەی پێوە نەماوە و چەند جار وتومە ئێستا بەس جێر و جەوێڕن، ئێستا جێر بوون، خۆزگە وەفادار بوونە بەرامبەر بەو کولێر و نان و ساوەری کە لە لادیەکانی کوردستان دایان خوارد، کە ئێستا بەداخەوە فەقیر نابینن، کە ئێستا پێیان شەرمە بچنەوە لاو گوندەکان و ناو ئەو خەڵکانی کە دوێنێ لەسەر ورگی ئەوان و لە ناو ماڵ و منداڵی ئەواندا دەژیان. وەفاداری بەرامبەر بەو بەڵێنانی کاتێک کە پەرلەمانتارێک لە کاتی هەڵبژاردندا دەیدا بە هاونیشتیمانیان و هاوڵاتیان و ماڵ بە ماڵ دەگەڕێ، بەڵام دواتر کە دەرچوو ناتوانانی تەلەفۆنیشی بۆ بکەی. وەفاداری وەزیرەکان کاربەدەستانی حکوومەت بە هەموو شێوەکانیەوە کاتێکا لە پێکەنانی حکوومەتە 1001 بەڵێن دەدەن، ئەم کابینەی من وا دەکا و بەهار لە ئەژنۆیە، بەڵام دواتر هیچ نبینی، میلەت ناومێت دەبێت. ئەمە خەتەرێکی گەورەیە، خەڵک ڕەشبین دەبێت تەنانەت بەرامبەر بە بیری نیشتیمانی. ئەم نیشتیمانە هەری کابینەیەک نییە، هەرهی من و هیتۆ نییە، هەری جیلێک و دووجیل نییە. ئەم کوردستانە خەڵاتی خوای پەروەردگارە بۆ ئێمەی هاوڵاتیانی کوردزبانی هاونیشتیمانیانی کوردستان. پێویستە هەمومان ئەگەر چی خراپەکاری بەرپرسان هەبێ، بەڵام بیری نەتەوایەتیمان نەشێوێ، بەڵام خائین نەبین بەرامبەر بەدایکی نیشتیمانمان کە کوردستانە. بەڵام کاتێک کە بەرپرسان ئەوەندە بێبەڵێنن، ئەوەندە درۆ لەگەڵ هاوڵاتیدا دەکەن، ئەو گەنجەی کە هیچ خۆشیەکی لەم نیشتیمانە نەبینی، ئەو گەنجەی کە لەبەر چاویە کوڕی بەرپرسەکان بە چ خۆشگوزەرانیەک لەسەر پارە و قوتی ئەم میلەتە دەژین، بەڕاستی ڕەشبین دەبێ. خەریکە بیری نەتەوایەتی پاک و پوختی لە مێشکان نامێنێ، سەری خۆی هەڵدەگرێ، ئامادەی خزمەتی بێگانە بکە، بەڵام خزمەتی نیشتیمانی خۆی نەکە. ئەمە لە ئەنجامی هەموو ئەوەدایە کە بێبەڵێنی ڕوویداوە. کاکە بڵێ هیچم پێ ناکرێت، بڵێ کە خۆم هەڵبژار وەڵی دڵنیا بن بەزم و چەخۆرێک زیاد دەبێ. وەڵی خۆزگە هەموو کەسێک کە تەکلیفی لێکرا بۆ ئەندام پەرلەمانی، بۆ وەزیری، بۆ مدیری، بڵێ وەڵی براشی نەکەم، من قبولی دەکەم ئەی لایەنی سیاسی، بەڵام دڵنیا بە بەزم و چەخۆرێکی زەبەلاح زیاد دەبێ. ناتوانم ئەو بەڵێنە گەورانەی کە باسییان دەکەین لە 10 بێنمەجێ، وەڵا زۆرە. بۆیە یەکێ لەو بەڵێنانی کە زۆر ناشیر نەجێ بەجێ نەکردنی و بە عیبەیەکی گەورە دەگەڕێتەوە، گوناهێکی هەرە گەورەیە لای خوای گەورە، بەڵێنی بەرپرسانە بە میلەتێک کە میلەتێکی پاک و پوخت و موسڵمان و دڵسافە، بەڵام لە دواترا تەنها بۆ مەرامی سیاسی خۆت بەکاریان بێنی و هەتا دەگەیتە نان و کولێرەی خۆت و هەر نەشیان ناسیتەوە. وەفای ئینسان بەرامبەر بە هەر کەسێک کە چاکەی لەگەڵ کرد چەند خۆشە وەفاداری. ئەو کەسانی لە ڕۆژگاری تنگانەدا قسەی خێریان بۆ کردووی کە لەگەڵ تابوون قەت لە یادیان مەکە. ئەمە ڕێبازی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم
لە جەنگی بەدردا کە لە کاتی جەنگە ڕەحم و بەزەی نامێنێ، لە کاتی جەنگە پێوەەر ئەوەیە تۆ چۆن دوژمنەکەت بشکێنی و تاک بە تاکیان لە ناوبەری بۆ ئەوەی سەرکەوتن بۆ تۆ بێ. یاسای جەنگ ئاوایە، بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک مەترسی یەکجار گەوریان لەسرە، تەنها پشت و پەنان ئەڵڵایە، تەنها پاڕانەوە لە خوایە، 313 کەس بەرامبەر بە 1000 کەسی چەکداری خاوەن ئەسب مسلح و ئامادەکراو بۆ جەنگ، ئەمانیش تەنها بۆ دەستکەوتنی کاروانێک وەکو مافی ڕەوای خۆیان، ژێڕانەوەی ئەو ماڵ و مڵکی کە لە مەکە بە ناڕەوالیان داژی کراوە بەنێتی جەنگ و جیهاد نەچوونە دەرەوە، تووشی ئەم جەنگە بوون، تووشی ئەم جیهادە بوون. لەو کاتەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بزانن بەڕێزان چی دەفەرمێ؟ دەفەرمێ من لقي أبا البحتري بن هشام فلا يقتله فإنه كان له معنا بمكة كذا وكذا. هەر کەسێک لە ئێوە تووشی ئەبا بەحتەری کوڕی هیشام بوو، پیاوێک بووە، ڕیش سپێکی قوڕیش بووە، دەستڕۆیشت و پیا ماخوڵێک بووە، ئەمە جەنگە، ڕوبەڕووی یەکتر دەبینەوە. هەر سەحابەیەک لە ئێوەی خۆشەویست ڕوبەڕووی ئەم پیاوە ئەبا بەحتەری کوڕی هیشام بۆەوە فلا يقتله با نەیکوژێ و دەستی لێ پارێزێ. بۆ نەیکوژین ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم؟ ئەمە کافر و مشریک نیە؟ بەڵێ کافرە و مشریکە، نەهاتۆ شەڕ لەگەڵ خوا و پێغەمبەر و مسلمانان بکە، بەڵێ هاتۆ دژایەتی ئیسلام و پێغەمبەرەکەی و مسلمانان بکاو و خۆی بۆ جەنگ ئامادە کردو شمشێری بەدەستە. ئەی بۆ فەرقی چییە لەگەڵ خەڵکە؟ فإنه كان له معنا بمكة كذا وكذا، چونکە کاتی خۆی لە مەکەدا هەڵوێستی مەردانی لێبیندراوە، ئەوەی لەگەڵ کردین و ئەوەی لەگەڵ کردین. هەندێک شتی باس کرد. وەنمونەیەکێ لەوانە کاتێک ئەو سەحیفەیە لە کەعبەدا هەڵواسرا بوو لە 3 ساڵی گەمارۆی شیوی ئەبوو تالیبا بەسەر پێغەمبەری خوا و مسلماناندا صلی الله عليه وسلم، ئەو ئەبا بەحتەری کوڕی هیشام یەکێک بوو لەو مەردانەی کەوتی بەڕاستی شەرمە، محەممەد و هاوڵانی مسلمانانمان دەرکردووە 3 ساڵە دەنگمان لێدا بڕیون، شتیان لێ ناکڕین و شتیان پێ نافرۆشین و ژن و ژنوخوازیان لەگەڵ ناکەین، وا منداڵەکانیان لە برسانە مردن، ژنەکانیان هەموو وشک بوونەوە، پیاوەکانیان پێستەی حیوانێک کە خوازانێ لە کامردار بۆتەوە دەیکەنە ئاوی گەرمەوە و تۆزێ تاماوەکەی بخۆنەوە. شەرمە ئێمەش لە ناو ماڵ و منداڵی خۆمانە دانیشین و نانی گەرم و گەنم بخۆین و بەڕاستی لەبەر ئیسراحەتا بین و ئاوی سازگار بخۆینەوە، ئەوەش خزمەکانمان بن. ڕاستە ئێمە دوژمنیانین لە ئایندا، بەڵام نامەردیە پەلاماری دا و ئەو سەحیفەی دڕی بۆ هۆی هەڵوەشانەوەی ئەو گەماروی ئابوووریە. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم هەڵوێستەی لەبیر ناکە، دوای چەندین ساڵ لە کاتی جەنگا بیری دەکەوێتەوە خوا خۆتان پارێزن لە کوشتنی ئەبا بەحتەری کوڕی هیشام لەبەر ئەو چاکە و ئەو چاکی کە لەسەر ئێمە هەیە. چ وەفاداریەکت هەیە بە قوربانت بم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم؟ ئای خۆزگە سەرکردەکانی جیهان بە شوێن پێیەکانی تۆدا پاتنایە، جەتخوا جیهانی ئەم سەردەما جەنگ و ئاژاوی تێدا دەبوو، ئەم خوێن ڕشنەی تێدا دەبوو، نەبەخوا ئەوە هەموو ئەم جیهانە کە یەک پارچە یان شەڕی لە ناودایە وڵاتەکان، یان وڵاتەکە پیلان دادەنێ و بەرنامە ڕێژی دەکا بۆ ئەوی شەڕ دروستکە، بۆ ئەوی چەک و سیلاحەکانی خۆی بەسەر میلەتاندا تاقی بکاتەوە و گیرفانی خۆی گەرمکە. بازرگانانی جەنگ ئەمڕۆ وڵاتان بەڕێوە دەبن، هەمووی ئەوەیە ڕێبازی محەممەد رسول الله صلی الله عليه وسلم. ئەم ڕێبازە ئاشتی خوازە فەرامۆش کراوە، ئەم ڕێوازە پڕ وەفاداریە کە جەنگ و جیهادی کرد لە پێناوی نەهێشتنی جەنگە، کە ڕۆژە لە ڕۆژان لە گەرمەی جەنگیشا بێوەفایی نەنوان بەرامبەر بە کەسێک کە ڕۆژە چاکەی بۆی هەبووە، کە چاکەی بۆ مسلمانان هەبووە. دەفەرمێت لەو کاتەدا کە جەنگ دەستی پێکرد، دوای جەنگەکە سەحابەیە گوتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بەڕاستی ئەبا بەحتەری کوڕی هیشامیش لە ناو 7 کوژراوەکەی قوڕەیشدایە. پێغەمبەر صلی الله عليه وسلم نیگەران بوو، فەرمووی چێ کوشتی؟ سەحابەیە گوتی من. فەرمووی بۆ کوشتت؟ من نەموت خۆتانی دەپارێزم. وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، وەڵڵاهی هێرشی بۆ کردم، من خۆم لێ پاراست، بەڵام دڵنیا ئەگەر من ئەوم نەکوشتایە یەقینت هەبێ ئێستا من کوژرا بووم و شەهیدی کردبووم، بۆیە ناچار بووم دیفاع لە خۆم بکەم و لە ناوی بەرم. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی عەفا الله عنکە، خوای گەورە لێت ببوورێ، نەیفەرموو هەی دەستت خۆش بێ، هەی ئافرین، هەی مجاهیدی ڕاستەقینە، فەرمووی خوا لێت ببوورێ، خوا چاوپۆشی لێ بکە. متەئەسیف بوو، هێشتا خەفەتبار بوو، چونکە ئەو پیاوە لە ڕۆژانی تنگانەدا
قسەیەکی خێری بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەروەها بۆ مسلمانان کردبوو. وەفادار بە لەگەڵ مامۆستاکەی خۆتدا کاتێک کە عیلم و زانست لەم کوردستانەدا لە حوجرەی فەقیهەکان لە پەیمانگاکان لە زانکۆکان بەرەکەتی هەبوو، لە بنەڕەتی بەرەکەتی هەبوو. ئەزانی کاتێک کەسێک کە تا نۆی بنەڕەتی ئەو کاتە پێیان بوو سێی متەوەستا خوێندنی بخوێندا لە گوندێکە ئەبوو بە مامۆستا، چونکە بەرەکەت لە زانستەکەیدا هەبوو. بەقەدەر بەکەلەریۆسێکی ئێستا زانستی پێوە لە هەندێک بواردا هی ئەوە بوو حرمەت لە نێوانی تەلەبە و مامۆستادا هەبوو، وەفا هەبوو لە نێوانی فەقێ و مامۆستاکەی مزگەوتیدا، لە نێوان قوتابی و خوێندکار و مامۆستاکەی خوێندنگاکەیدا لە بنەڕەتی هەتا زانکۆ. کاتێک کە وەفا نەما لە بینی مامۆستا و قوتابیدا بەڕێزان ئێستا بەرەکەتی زانستیش نەماوە. ئیمامی ئەبوو حەنیفە پێشەوە ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ فەرموویەتی ما مەدەدت ڕیجلی نەحوە داری ئوستاذی حەماد وفاء له وأن بين بيتي وبيته لسبع سكك. والله دەفەرمێ قاچم ڕانەکێشاوە بەرامبەر بە ماڵی مامۆستاکەم کە حەمادە، یعنی ئاراستەی ماڵی ئەوانم دیاری کردو ماڵەکەی لە شوێوەیە، قەت قاچم بەرەو ئەو شوێنە ڕانەکێشاوە. بۆ وفاء له، ئەوە وشەکەی وفاء له، لەبەر وەفاداریم بۆ مامۆستاکەم هەرچەندە بینی ماڵی ئێمە و ماڵی مامۆستاکەم حەماد 7 کۆڵانمان لەبەی نابووە، 7 کۆڵان لە یەک گەڕەکە بووین، بەس 7 کۆڵانمان لەبەی نابووە. لەو دیوی 7 ماڵیشەوە ئاراستەی ماڵەکەیم دیاری کردووە وەڵڵی قاچم بەرەو ئەوێ ڕانەکێشاوە. بۆ وەفاء له، لەبەر حرمەتی مامۆستاکەم، لەبەر وەفا بۆ مامۆستاکەم، ئەو مامۆستایی کە لە نەزانین ڕزگاری کردم، ئەو مامۆستایی کە ماندوو بوو بۆ ئەوی من فێرکە، هەر وەکو وەفاداریەک لە کاتێکە چاوم لێی نییە، لە کاتێکە من لە ماڵی خۆمام و ئەو لە ماڵی خۆیەتی 7 گەڕەکیش لە یەکتر دوورین، بەس دەبەر وەفا بۆ مامۆستاکەم قاچم بەرەو ئەوێ درێژ نەکردووە. ئێستا لەبەر چاوی مامۆستا لە زانکۆدا تەلەبە قاچ دەخاتە سەر قاچی و خۆشی زۆر پێڕۆشن بیرە بەداخەوە. دواتر وەفاداری شۆڕ دەبێتەوە دەگاتە سەر وەفاداری بۆ هاوسەری ژیانت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە صحیح بوخاریدا فەرموودەکە هاتووە دەفەرمێ أحق ما أوفيتم من الشروط أن توفوا به ما استحللتم به الفروج. وفادارترین شتێک کە مستحقترین شت بێ بۆ وەفاداری وەفای پێ بکرێ ئەو پەیمانەیە کە ئافرەتەکان هاوسەرەکانتانی بۆ حەڵاڵ کردوون، ئەوە پەیمانێکەیە لە بینی تۆ و خێزانەکەتدا. وەفادار بە بەرامبەر بەو پەیمانی هاوژینبوونیەی کە لە کاتی هاوسەرگیریدا بە یەکتان داوە. ئاگاد لێبێ پێغەمبەری وەفادار صلی الله عليه وسلم خاتو خەدیجەیەک 15 ساڵ لە خۆی گەورەترە، پێشتر هاوسەرگیری کردووە، بەڵام تەواوی عمری پێغەمبەر صلی الله عليه وسلم حتا خاتو خەدیجە وەفات دەکا بۆ یەک جاریش باسی ئەوەی نەکردووە ژنێکی تر دێنم، بۆ یەک جار باسی ئەوەی نەکردووە من گەنجم و هێشتا تۆ تەواو چوویتە تەمەنەوە. ڕۆژە لە ڕۆژانی خوا چاکەکانی خاتو خەدیجەی وەفادار، چاکەکانی خاتو خەدیجە دایکمان خەدیجەی لە یاد نەکرد. دوای 13 ساڵ لە وەفاتی لە فەتحی مەککەدا لە ڕۆژی ڕزگارکردنی مەککەدا دەگەڕێتەوە ناو ماڵەکە، ئەو ماڵی لەگەڵ خاتو خەدیجەدا بەیەکەوە تیاژیان ئەچێتە سەر گۆڕی پیرۆزی خاتو خەدیجەی دایکمان و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هۆن هۆن فرمێسک لە چاو پیرۆزەکانی دێتە خوارەوە، هێشتا یادی دایکمان دەکاتەوە. پیرێژنێک دێ بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم جبەی پیرۆز و مبارەک عەباکەی دادنێ و بۆ ئافرەتە بەتەمەن بۆ پیرێژنەکەی ڕادەخا. کاتێ دایکمان عایشە لێی دەپرسێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم ئافرەتە بەتەمەنە چێ بوو ئەوەندە ڕێزی تایبەتی لێگرت؟ فەرمووی ئینەها صاحبەت خەدیجە، ئەی خاتو عایشە، ئەی هاوسەری خۆشەویستم عایشە، ئەمە هاوڕێی خەدیجەی خێزانم بوو. کانت تەئتینە ئەیامە خەدیجە، ئەو ڕۆژانی کە من و خاتو خەدیجە هاوسەر بووین لە ڕۆژگاری ژیانی خەدیجەدا سەردانی دەکردین. كنا نتذكر الأيام الخوالي، ئێستا یادی ڕۆژانی ڕابردوو دەکەینەوە. ئێستا ڕۆژانی ڕابردووی کاتی خەدیجەمان بیرەوەریەکانمان دەژێڕایەوە. بەڕاستی چێژم بینی لەگەڵ دانیشتن لەگەڵ هاوڕێیەکی خەدیجەدا. بە غیرەی ژنانە کە غیرەی جوڵا خاتو خەدیجە فەرمووی قد أبدلك الله من هي خير منها. بەڕاستی خوای پەروەردگار زۆر باشتر لە خەدیجەی پێبەخشی و قەرەبووی خەدیجەی بۆ کردیەوە بە کچێکی تازە پێگەیشت و مەبەستی خۆی بوو.
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لا والله ما أبدلني الله من هي خير منها واستني حين منعني الناس آمنت بي حين كذبني الناس لا ناس سوێند بەخوای گەورە لا والله ناس سوێند بەخوای گەورە عایشەوانیە سوێند بەخوای گەورە خوای گەورە هەرگیز لە خەدیجەی باشتر پێ نەبەخشیوم چونکە ئەو کاتێک کە خەڵکی هەموو شتێکیان لێ مەنع کردم ماڵ و سەروەت و سامانی خۆیان لێ قەدەغە کردم ئەو بە سەروەت و سامانی خۆی دەوڵەمەندی کردم ئەو هەموو سەروەت و سامانەکەی خۆی خستە بەردەستی من چۆن دەتوانم بێوەفا بم بەرامبەری ئەو کاتێک کە خەڵک دەیانوت درۆ دەکەی نەعوذ بالله محەممەد درۆ دەکا و پێغەمبەری خوای نییە ئەو کاتێک پێیان دەوتم ئەمە ساحیرە ئەمە شێتە ئەمە کاهینە ئەمە فاڵچیە ئەمە تێک چوو عەقڵی لەدەستداوە ئامەنت بی ئەو نەک هەروتی ڕاست دەکەی ئەو ڕێک ئیمانی پێهێنام جااو دوشتانت جیاوازن هەیە کەسێک دەڵێ من کاکە بە درۆزن نازەم وەڵا ڕاست دەکەی بەڵام ئیمان پێهێنان یعنی ئەوەندە متمانم بە ڕازگۆیی تۆ هەیە بە چاوی خۆم شتەکەم بینی بێ کە جوبریل هاتووە لە ئەشکەوتەکە وەحی بۆ هێناوی هەر ئەوەندە قەناعەتم زیاد دەبێ فەرمووی ئامەنت بی ئەو ئیمانی پێهێنام لە کاتێکا کە خەڵکی بە درۆزنیان دەزانیم ئەم وەفاداریە چەند ژیان جوان دەکا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەفادار بوو بەرامبەر بە هاوسەرەکانی قەت لێی نەداون گوێنی پێ نەداون ناوی هێناون ئێستا هیوا شەرم دەکا ناوی خێزانی بێنە وڵا داکی فڵانی وڵا هاوسەرم ناوی بێنە بە شانازیەوە ناوی هاوسەرت بێنە عیبەیەکی تێدا نیە ئەوە ڕێزە بۆی ئەوە ناوی خاوەنی ناوی خۆیەتی لە کاتی بێنوێژیدا پەرداخەکەی لێ وەردەگرتن لەو کاتەدا کە کاری پێویستی لەگەڵ ئافرەتان نییە بۆ بینی ژن و مێردایەتی دەی سەیری دەکرد بزانە خێزانی بەڕێزی خات و عایشیان ئەوانی تر لە کوێی پەرداخەکە لە کوێی جامەکە ئاوی خواردوێتەوە دەیگوت ئاوەکەش دەبە من بەرماوەکەی دەخواردەوە دەمیشی دەخستە سەر شوێنەکە کاتێک گۆشتیان هەبوو ئەو گرتکە ئەو یسقانی کە گۆشتی پێوەیە سەیرێکە خاتووە خەدیجە نێخات و عایشەیان خێزانی تری لەو گۆشتە خواردوێتی دەی فەرموو بەشی منیش دەبا منیش بەشی خۆمی لێ بکەمەوە دەمی دەخست دەمی مبارەکی دەخستە شەر شوێنی دانی خێزانەکەی بۆی بڵێ نەق خێزت لێ ناکەمەوە بەڵکو چێژ وەردەگرم لە شوێنی دەمە جوانەکەی تۆ ئەمە بەڕێزان هەمووی وەفاداریە بەڵام ئێستا هیوا هەیە هەتا ژنەکەی جوانە جەحێڵە هەتا منداڵی نەبووە چەند ساڵ داوای کردو هەتا داویانەتێ ئێستا قێسی لێ دەکاتەوە ئێستا پێڵە پیرێژن ئێستا بیر لەوە دەکاتەوە چۆن ئافرەتێکی گەنجتر بدۆزمەوە ئەمە کوا لەگەڵ ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەگونجێ کاتێک کە دەیبینی یەکێ لە خێزانی بەڕێزی خەمبارە بۆ ئەوی خەمەکەی لە سەد الله بەرێ دەستی دەخستە سەر ملی دەستی دەخستە سەر شانی دێفەرموو تۆ هاوسەری منی لە دنیا و قیامەتدا الله چەند گەورەیە ئەزانی ئەم دیێڕەچی لێ وەردەگیرێت تۆ هاوسەری منی لە دنیا و قیامەتدا یعنی پێدەوت تۆ ئیمانداری هاوسەری پێغەمبەری ئیمانداری ئەوەش موژدەی یەکەم خەمت نەبێت تۆ ئیمان سەلامەت و ئیمانداری پێدەوت تۆ بەهەشتی هەل لە بەهەشتا هاوسەرمی پێدەوت تۆ بەهەشتی پێدەوت من لێت ڕازیم ئەوە خاڵی سێم چوارم پێدەوت قەت تەلاقن نادەم یعنی دڵنیا بە لەم دنیادا دەستبەردارن نابم چونکە لە بەهەشتیشا تۆ هاوسەرمی تۆ هەم بەهەشتی هەم لە بەهەشتیشا دەبێەوە بە هاوسەری من چوار موژدەی لە یەک دیێڕادەدایە خەمبار مەبە تۆ هاوسەری منی لە بەهەشتا بەڵام بەداخەوە کەسانێکن لە ژن و لە پیا و ژنی شایە بێوەفا بەرامبەر بە پیاوەکەی تا پیاوەکە گەنج و جوان بوو تا پیاوەکە کار و کەسابەتی پێدەکرات تا منداڵ نەبوو بوون تا هەموو پێداویستیەکانی ماڵ پیاوەکە دابینی دەکەم ژنە دەیناسی ئێستا کوڕەکان گەورە بوون ئێستا ژنە کچەکانی شویان کردووە ئێستا بووک و زاواکان لە دەورنی سیرەکەی مێردەکەی ئیهمال کردووە هەڵی ناشی ناسێ ئێستا بە پیرەمێرد ناوی دێنێ ئێستا وەکو کوڕگەنجەکەی جاران سەیری ناکە ئێستا بە کۆڵەکەی ماڵ تەماشای ناکە ئێستا جاری وایە دەیەوێت ژن هەیە فەزلی منداڵەکانی بدا بەسەر مێردەکەیدا کە کارێکی هەڵە دەکە ئەمە ئەو پڕی بێوەفاییە 100 کوڕ و کچت هەبێ بە قوربانی یەک پەنجەی مێردەکەتی کەی ئەگەر ئافرەتێکی مسلمانی و ئەگەر ژیر و تێگەی شووی لە ژیان چونکە هیچیان شوێنی پیاوەکەی خۆتت بۆ ناگرنەوە ئەی گەنجان وەفادار بن بەرامبەر بە هاوسەرەکانتان بەرامبەر بە دەستگیرانتان چەند بە مەمنونیەوە چووی لە دەرگاتدا و دەرگای ڕێزیان لێکردیەوە پێشوازیان لێکردی خەزورت دەستی خستە دەستەوە و ئەو کچێ بە ئەمانەت خوا پێی بەخشی بوو دای بە تۆ تخوا حەیف نییە دوای چەند مانگێک
ئەمجا بە خەم و خەفەتەوە کچەکەیان بۆ بنێریتەوە هەموو وەفاداریەکەت ئەوە بوو ئەی چۆن لەو ڕۆژن لە بیر نییە کە دەچیتە ژوورە و دەستی خەزورت ماچ دەکەی دەست لە ملی ژمبراکانت دەکەی دەستی دایکی بووچە ماچ دەکەی هەموو ڕۆژەکان وابزانە هەر ڕۆژی یەکەمە وەفادار بە بەس ئەو وەفاداریت ڕەچاو بکرێ لە بینی ژنێمەدا من دڵنیام هەموو کێشەکانی ژیان تێدا پەڕن بەخوا دادگاکان چۆڵ دەبن بەس وەفادار بین بەرامبەر بەوەی کە یەکەم جار یەکترمان ناسی چەندە خۆشەویستیمان بۆ یەک دەردەبڕی هەموو ڕۆژە خۆشەویستیتان بۆ یەک زیادکەن و نوێیکەنەوە خۆشەویستی دەبێت تازە بکرێتەوە وەکو گوڵێک وایە دایمە ئاوی تازەی بکە ژێر بۆی گوڵەکان هەڵنەوەرێ بۆی وشک نەبێ دەکرێت جاری وایە گوڵەکان پەڕێکیان لێ بێتەوە لە ژیانی هاوسەریدا نیگەرانی دروست بێ بەڵام کە بە ئاوی خۆشەویستی وەفاداری ئاوماندا وەفاداری بخەنەوە بیری یەکتر ژنەکە لە بیرتە ئەو ساڵت چی وعدێکمان بە یەکادا ئێمە لە دنیا و قیامەتە هاوسەر بین یەکسەر بڕواتان هەبێ گوڵەکە دەگەشێتەوە لە شوێنی ئەو گەڵا هەڵوەریوانە ئەو پەڕە هەڵوەریوە ناسکانە پەڕی تازە دەردەکاتەوە گوڵەکە بە جوانتر خۆی دەنوێنێتەوە کێشەکان ناگاتە لای مامۆستای ئاینی و ماڵی باوکت و دادگا با ئاگادار بین پێچەوانەی وەفاش سپڵەیە پێچەوانەی وەفا سپڵەیە بۆ ئەوەی سپڵە نەبی ئاگاداری ئەم خاڵانە بە هەمیشە چاکەی ڕابردوو لەبەر چاو بێ هەر ئەمڕۆمە بینە تخوا بەڕێزان کەسێک کە ئاگادار بە چاکەی لەگەڵا کردی بەڵام کاکە ئەویش مرۆڤە توانای نەما ئیتر بەس ئەمڕۆی مەبینە کەوتینە ئێمەی عادەتێکمان هەیە کابرا 10 ساڵ خزمەتت بکە بەس ئەمڕۆ بڵێ ناتوان فڵان کارت بۆ جێبەجێ بکەم یەکسە خۆل و تەلا دەکەی بەداخەوە میلەتی ئێمەوە نەبوو ئەبێ بگەڕینەوە سەر ڕەسەنایەتی مامۆستا پیرەمێردی فەیلسوفی شاعیری گەورەی کورد شعرێکی زۆر جوانی پەندامێزی هەیە دەفەرمێ جاران ئەم کوردە هێند بە وەفا بوو دزیشیان قەدری وەفای لابوو ئێستا کە پارود کرد بە دەمیەوە پەنجەشت دەخوا هەر بە دەمیەوە تۆ تێری دەکەی لە نان و کەرە ئەو کە تێری خوات پێت دەڵە کەرە نان و کەرەی بۆ دادەنەی تێر و تەسەلی خوادۆ کەسی بەخوا کەری چاک بوو بەخوا بینیمانە خەڵک داوەتی خەڵکی کردو هەتا سفرەکەی هەڵتەکاندۆ خواردوێتی دوایت بەخوا بێعاقڵ ئەم هەموو نان و سفرەی ڕازاندەوە لە جای بڵێ یا ڕەبی خۆی گەورە پاداش داتەوە خوا هەزار ئەوەندەت پێ ببەخشێ چەند جوانە تۆ تێری دەکەی لە نان و کەرە ئەو کە تێری خوات پێت دەڵێت کەرە قەد وامە بە کەسێک چاکەی لەگەڵا کردی ئەگە هەموو دنیا بەخراب باسی بکە من عەقیدە و بیر و باوەڕ ناڵم بەڵام وەکو وەفا بڵێ ڕۆژێک فڵان کەس بۆ من بەخوا گەلێک چاک بووە ئێتر خەڵک وەکو ژیانی دنیا چۆن باسی دەکە ئەوە کەیفی خۆیەتی دووەمیان دوعای بۆ بکە کەسێک چاکەی لەگەڵ کردی دوعای بۆ بکە من صنع إليكم معروفا فكافئوه کەسێک چاکەی لەگەڵ کردی ئەزیزم چاکەی لەگەڵ بکەوە فإن لم تجدوا ما تكافئونه فادعوا له حتى تروا أنهم قد كافأتموه أجد تواناد نبو بلام أجد توانان نبو هل جزاك الله خيرا درش من نبي چاکەی لەگەڵ کردی هەوڵ بدە بە ئەندازەی ئەوە تۆش چاکەی لەگەڵ بکەوە خۆ ئەگە دەسەڵاتی دارایی و مادی تۆ ئەوەندە نەبوو وەکو فڵان کەس دەستت بکرێتەوە بەخوا پێت خۆش بوو بەڵام کاکە لە جفانتان نیە فڵان کەس الحەمدولillah نانێکی لە تۆ زیاتر و یارمەتی دای بەڵام تۆ توانای مادی وەکوەوە نیە یا دوعای خێری بۆ بکە والله کە دوعات بۆ کرد کابرا هەز دەکا وەکو هەموو دنیا دابێتێ وایە وایە دوعای خێریش ناکە کورە وەڵا برێ نەک دوعای خێر ناکە حەسوودیشی پێ دەبە ئەنجا لەو پارەی لە کوێ بوو یارمەتی داوە کەچی ئەم لەوە دەکۆڵێتەوە باشە فڵان کەس بەچی دەوڵەمەند بوو دوامە بە ئەوەندە دوعای خێری بۆ بکە کابرا هانی بدە بانی چاکە لەگەڵ کەسێکی تریش بکە سێمیان زۆر وعد مەدە نەوەک زۆر بەجێبەجێ نەکرێت بڵێ کاکە وەڵای ئەگەر توانیم قەت مەڵێ دڵنیا بە بڵێ وەڵای ئەگەر توانیم بە ئیزنی خوای گەورە هەوڵ دەدەم ئەم کارە بکەم بەڵام وعدیشت پێ نادەم ئەمڕۆ جەوەکە باشە لەوە چێ بەیانی بۆم نەگونجێ چوارەمیان زیاد لە پێویستیە کەڵاوی مەکە کاکە چەند کەسێکی دیاریکرا و بناسی وەفات پێ دەکرێت لەگەڵیاندا لە شین و لە شای لەگەڵیان دەبی بەڵام تۆ هەزاران خەڵک بناسی وەڵڵاهی بەز عیبداری لای خەڵک و گوناهباری لای خوات بۆ دەمێنێتەوە ئەوەندە تێکەڵاو بە کە بتوانی وەفادار بی بەرامبەر بەو ئەرکانەی کەوا دێتە سەر شانت لەگەڵ ئەو هاوڕێیانت کە بوونە ڕەفیقی ڕێگات پاشان کۆتایی قسەکانم بەم وتەیە دێنم هەر کە زواب بزانێ دەبێ هەموو کە وەفادار بێ و هەرچی چاکە لەگەڵ کرد لەبەر چاوی بێ هەڵەت کردووە ئاگادار بە هەڵەت کردووە چونکەوە دنیا بێسپڵە و پێنەزان نابێ بەڵام تۆ هەرچی کردت هەرچی وتت لەبەر خوابیکە لەبەر خوابیکە و چاوەڕێی پاداش لە کەس مەکە چاکە بکە و بیدە بەچی بیدە بەدەم ئاوەوە بەدەم ئاوە بە خەسار نەچووە ئەڵڵا بینیوێتی جا ئەو کاتەوەی کە مەدحی کردی دوعای خێری بۆ کردی ڕەبی ماڵی ئاوا بێ و دڵت پێ خۆشە خواگە کەس وەفای نەبوو بەرامبەر بە چاکەکانت خۆ من بۆ خەڵکم نەکردووە من بۆ خوام کردووە و لای خوا فەوتاوە نە بەخوا لای خوا نەفەوتاوە
بەهەشت هەیە و پاداشتم لە دنیا و قیامەتە لای خوا پارێزراوە. یا ڕەبی خوا لە وەفاداران حیسابمانکەی، هاوڕێی بە وەفامان بەنسیب بکەی، خێزانمان پڕکەی لە تەبایی لە وەفاداری کە وەفاداری هەبوو خۆشەویستی دەبێت کە خۆشەویستی هەبوو دین و ئیمان لەو ماڵەدا دەبێت. خوا بەختەوەری دنیا و قیامەتمانکەی تاعات و عیبادەتمان لێ قبوڵکەی. ئامین والحمد لله والصلاة والسلام على رسول الله والسلام عليكم ورحمة الله وبركاته.